سڵاتان لەبێت بینەرانی کورسات نیوز من هاوڕێتۆفیقم لە ئەڵخێم شەوی بەرنامەی پانۆراما پێتان گەشتینەوە. ئەمڕۆ ڕووداوێکی گرنگی ئابووری و بازرگانی و دارایی لە سلەیمانی کە خۆی ناوەندێکی بازرگانی گەورەیە ڕوویدا. ئەویش کردنەوەی ناوەندی نێودەوڵەتی بۆ دارایی و بازرگانیە. ئەم ناوەندە نێودەوڵەتیە یەکەمین ناوەندە لە عێراق و هەرێمی کوردستان بۆ بابەتی دارایی و بۆ بابەتی بازرگانی. دیارە هەروەکو ئاماژەی پێکراوە کە بەڕێز عەلی عەلاق سەرۆکی بانکی ناوەندی عێراق لە کردنەوەی ناوەندەکەدا وتارێکی پێشکەش کردەوەی ڕاگەیاند کە خۆی سلەیمانی ناوەندێکی بازرگانی گەورەیە و هەروەها ئەم هۆکارەش دەیکاتە ئەوەی کە بایەخی زیاتری پێ بدرێت لە ڕووی دارایی و لە ڕووی بازرگانیەوە. گرنگی کردنەوەی ناوەندی دارایی و بازرگانی لە سلەیمانی بۆچی دەگەڕێتەوە؟ لە دوای کردنەوەی ئەم ناوەندە گەشەی ئابووری و بازرگانی لە شاری سلەیمانیەوە بۆ هەرێمی کوردستان بۆ عێراق چۆن ئاراستاکرێت. ئەو لایەنانەی کە پەیوەستن بە کارکردن لە ناوەندی دارایی و بازرگانی لە سلەیمانی چێن؟ کێ پاڵپشتی ئەم ناوەندە دەکات؟ ناوەندێکی نێودەوڵەتی بێت کێ چاودێری دەکات؟ ئاخۆ لە داهاتوودا لقی بانکەکانی عێراقی لە نێو ناوەندی بازرگانی و دارایی سلەیمانی دەکرێتەوە یاخود نا؟ کۆی ئەم پرسیارانە و گرنگی کردنەوەی ئەم بابەتە و ئەم ناوەندە لەگەڵ میوانەکەم تاوتوێ دەکەم کە بەڕێز پرۆفیسۆر دکتۆر سعد عەبدولقەهار شێخە بەڕێوەبەری گشتی ناوەندی نێودەوڵەتی دراو و بازرگانی کە بە سوپاسەوە لە شاری سلەیمانی میوانی بەرنامەی پانۆرامایە. بەڕێز دکتۆر سعد سڵاوت لێبێ. ئەمڕۆ ینی ئەو ناوەندە گرنگە بازرگانی و داراییە لە سلەیمانی کرایەوە. سەرەتامێ لە زاری بەڕێستەوە گرنگی ناوەندەکە بۆ ئێمە و بۆ بینەرانی کورسات نیوز بخەیتە ڕوو. شكرا جزيلا. بسم الله زۆر الرحمن سپاسان الرحيم. دەکەم بەناوی خۆی گەورە و میهرەبان. ابتداء سەرەتا أود أن أبين دەمەوێت قبل ما أتحدث عن أهمية پێش ئەوەی باز لە الافتتاح گرنگیکردنەوەی ئەو ناوەندە بکەم دەمەوێت بیرۆکەیەکی بچووکتان بۆ باز بکەم سەبارەت بە هۆکار و پاساوەکانی کردنەوەی ئەم ناوەندە نێودەوڵەتەی درا و بازرگانی وەک پێشەکیەک بۆ ئەوەی وێنەیەک بخەینە ڕوو سەبارەت بە گرنگی دواڕۆژی ئەم ناوەندە. لە ڕاستیشدا هەروەکو خۆتان دەزانن لە سایی پێدراوەکانی ئەم قۆناغە مێژوویە هاوچەرخەدا کە ئێمە پێی دەڵێین شۆڕشی پیشەسازی چوارەم و لە سایی ئەوەی کە ئێستا لە جیهاندا دەگوزارێت لە پەرسەندنێکی خێرا و کۆمەڵە گۆڕانێکی گەورە و خێرا لە بواری تەکنۆلۆژیادا بەتایبەتی تەکنۆلۆژیای دیجیتاڵی و هەروەها بەتایبەتی لە بواری ژیری دەستکرد و هەروە تەکنۆلۆژیای دارایی. ئەم تەکنۆلۆژیا نوێ و مۆدێرن و گەورە و بێوێنەیە ڕنگدانەوە و کاریگەری ڕاستە و خۆی هەبووە لە سەر چالاکی دارایی و بانکی و هەروەها وەبەرهێنان و هەموو شتێکی تریش کە پەیوەندی هەبێت بە بابەت و پرسە ئابووری و بازرگانیەکانەوە. لەبەر ئەوە وا دەخوازێت کە هەموو وڵاتان و ڕێکخراوەکان شان بە شانی گیانی پەرسەندنی ئەم ئاراستەیە هەنگاو بنێرێت، چونکە ئەم تەکنۆلۆژیانە دەبێت بۆ نمونە ئێمە لە عێراق بۆ ئەوەی کە دوانەکەوین لەوانی تر پێویستە لە سەرمان بە کاروانەکە بگەینەوە و خۆمان بگونجێنین لەگەڵی بۆ ئەوەی کە ویستێکمان هەبێت بۆ خۆ گونجاندن لەگەڵ ئەم گۆڕانکاریانەدا، هەروەها بۆ ئەوەی کە بتوانین پشتی پێ ببەستین بە جۆرێکە بگونجێت لەگەڵ تایبەتمەندیەکانماندا بۆ ئەوەی کاری پێدراوەکانی ئەم گۆڕانکاریە دیجیتاڵیانە لە
ئامادە بن و کارا و چالاک بن لە دامەزراوە دارایی و بانکی و بانکیەکانماندا لە هەموو بوارەکانیتی وە بەرهێنان و پارەدارکردن و بازرگانی و هەروەها لە کەرتی پێشەنگی کاردا ئەمە بیرۆکەیەکە یاخود خاڵێکی سەرەکیە کە مایی یاخود جێی بایەخ پێدانی ئێمە بوو هەروەها بانکی ناوەندی عێراقیش بە تایبەتی جەنابی پارێزگاری بانکی ناوەندی عێراقی جەختی کردەوە چونکە ئەوە زیاد لە چەند بانگەوازێک و بانگێشتێکی هەبوو سەبارەت بە پێویستی دامەزراندنی ناوەندی دارایی و بازرگانی نێودەوڵەتی لە عێراقدا بۆ ئەوەی با نەڵێن هاوشێوەی ناوەندەکانی تر بێ لە گیانی پێشکەوتودا بەڵکو هیچ نەبێ سەرەتایەک بێت بۆ ئەوەی کە ئێمەش دەو بوارەدا ڕۆڵێکمان هەبێت لە ڕاستیشدا ئەمە هۆکار و پاساوانەی کە باسمان کرد وایان لێکردین کە ئێمە دەست بکەین بە لێکۆڵینەوە و تاوتێکردنی بابەتەکە بە شێوەیەکی ورد بۆیە ئێمە توێژینەوەمان کرد لەبارەی گرنگترین ناوەندەکانی دارایی و بازرگانی لە ناوچەکە بۆ نمونە لە دووبەی ناوەندێکی داراییمان هەیە لە کوێت لە قاهیرە هەروەها لە قەتەر و لە چەند وڵاتێکی تریش پێدراوەکانی ئەو توێژینەوەانە ئەوەی کە دەستمان کەوت و ئەو دەرەنجامانەی کە بەدەستمان هێنا بۆ ئەو لایەنانەی کە دەگونجێن لەگەڵ تایبەتمەندیەکانی عێراق چونکە ئێمە نامانەوێت تەکنۆلۆژیایەکمان هەبێت یاخود پشت بە کۆمەڵە سیستەمێک و پرۆگرامێک ببەستین کە دوور بن لە واقعی عێراقیەوە ئێمە دەمانەوێت ئەو شتە بگونجێت لەگەڵ واقعی خۆماندا وە بەرەو پێش بچین بۆ ئەوەی کە بناغەکەمان ڕاست و دروست بن و دواتر بەرەو پێش هەنگاو بنین و شان بەشانی پەرەسەرنی پێشکەوتنی جیهانی هەنگاو بنین لە ڕاستیشدا لەو شتە سەرەکی و ئەو میکانزمە سەرەکیانەی کە دەکرێت ئەو ئامانجیان ئەم بەسە بەدی بهێنن بریتە لە دروستکردنی کۆمەڵە قوارەیەکە بۆ ئەوەی کەشان بەشانی پێشکەوتن و پەرەسەندن هەنگاو بنین زانکۆ دامەزراوە داراییەکان و دامەزراوە بانکیەکان و هەروەها پێشەنگی کار و کەرتە بازرگانیەکان و هەروەها وەبەرهێنان و ئەوانی تر لە کۆی چالاکیەکان و ئەو دامەزراوانەی کە هەن دەبێت ناوەندێک بێت کە کۆی کۆکراوەی هەموو ئەو دامەزراوانە بێتە و ببێتەوە هۆی ڕەخساندنی ژینگەیەک بۆ چالاکردن و کاراکردنی ڕۆڵی ئەو دامەزراوانە بە شێوەیەکی تەواو و گشتگیر مەبەست و ئامانجیش لەوە بۆ ئەوەی کاتێک کە ئاڵ و گۆڕێک دروست دەبێت لە بواری کار و چالاکیدا و بەدڵنیاییەوە ئەوە دەبێتەوە هۆی بەرەو پێشبردننی توانای کێبڕکی کۆی دامەزراوە کان زۆر باشە دکتۆر سعد من ئەمە یەک پرسیار بکەم طبعا جەنابەت ینی گرنگجی و ینی ئەهمیەتی کردنەوەی ئەم ناوەندە دارایی و بازرگانیت خستە ڕوو بەڵام پرسیارێکم لا دروست و ینی هەڵبژاردننی شاری سلێمانی لە نێو هەموو شارەکانی عێراق و هەرێمی کوردستان بۆچی و ئەم ناوەندی سلێمانی کە هەموو عێراق و هەرێمی کوردستان دەبەسێتەوە بەیەکەوە لە ئاستی ئەو ناوەندە هەرێمایەتی و نێودەوڵەتیانەیە کە هەیە لە ناوچەکەداوە جەنابەت ئاماژەت پێدا؟ لە ڕاستیداوە پرسیارێکی گرنگە محافظة سليمانية پارێزگای سلێمانی پارێزگای سلێمانی تنطوي على مقومات کۆمەڵێک بنەماوە هەروەها بناغەی بەرەو پێشچوونی ئابووری و وەبەرهێنان و چالاکی ئابووری ناوازە و دیار لە خۆ دەگرێتە لە هەموو ڕوویەکەوە بۆ نمونە کەرتی کشت و کاڵی کەرتی گەشت و گوزار ئەوانە کۆمەڵە کەرتێکی خاون دەوڵەمەندن بە هەموو بنەما و بناغەکانی بەرەو پێشچوون بەڵام نەقۆزراونەتەوە بە شێوەیەکی تەواو ئەگەر تەماشای نەخشەی ئابووری پارێزگای سلێمانی بکەین بۆ نمونە بە ئاماژە بدەین بە نەخشەی کشت و کاڵی سلێمانی دەبینی هەمە جۆریەک هەیە لە ژینگە یاخود ئاوهەوا
و هەروەها پیتی خاک و هەروەها هەمەجۆری و هەمەڕەنگی ئەزمموی جوتیارەکان ئەمە بیرۆکەیەکێک پێدەبەخشێت کە هەمەجۆری و هەمەڕەنگیەک هەیە لە زۆربەی بەرووبوومە کوشت و کاڵی و ئاژەڵیەکان لە هەموو ڕوویەکیانەوە بەڵام ئایا تۆ بۆ نمونە ناوچەیەکت هەیە وەکو شارە زۆر ناوچەی شارە زۆر کە دەوڵەمەندە یاخود ناوچەیەکتر دەیەکو بازیان کە دەڵی دەوڵەمەندە بە بەرهەمێک یاخۆت ئاستێکی دیاریکراوی بەرەمهێنانی دانەوێڵی هەیە بەرەبوومێکی دیاریکراوە لەو ناوچێ با بڵێن لۆکە تێکڕای بەرهەمهێنانی بەرووبوومی لۆکە لەو ناوچەیە زۆر بەرزە بەڵام ئایا ئەو ناوچەیە هەر هەمووی دەکرێت بە لۆکە نەخێر بیر و بۆچوونی تایبەت هەیە و هەندێک جاریشە دەکاتە ئاستی بەسیەتێک ینی بێسەر و بەریەک ینی هەر جوتیارە بە ئارەجو خێ لە ناوچەیەک بەربوومێک دەچێنێت ئەمە نمونەیەکی سادەیە بەڵام کاتێک کە نەخشەی کشت و کاڵی دێتە بەردەست و تۆ هەر ناوچەیەک بە بەرووبوومێکی دیاریکراوە یاخود چاندنی بەرووبوومێکی دیاریکرا و تەرخانی دەکەیت بەگونجە لەگەڵ سروشتی خاکەکەیدا لەگەڵ بڕی ئاو سروشتی ئاو هەوا و هەروە ئەزمون و شارەزایی جوتیارەکاندا ئەو کات بەرهەمێکی زیاتر بەدەستدەهێنیت بۆیە کار دەکەیت بۆ ئەوەی کە تەنیا ئەو بەروومە تەنیا لەو ناوچەیە بچێنیت بەروومێکی تر ناچێنی کە بەرهەمێکی کەمت باتێ ئەمە بۆ نمونەیەک لەسەر ئاستی کەرتی کشت و کاڵی لەسەر کەرتی پیشەسازیش بە هەمان شێوە بۆیە لە ڕاستیە هەروەها پرسی پیشەسازی خۆراکی یان کشت و کاڵی ئەم زۆریە و هەمەڕەنگیەی کە هەیە لە بواری بەرووبوومی کشت و کاڵیدا کە بەردەستیشن چی دەخوازێت یاخو پێویستی بەچێ پێویستی بە کارگەی خۆراکیە کاتێک کە تۆ بەرەبوومێکی زۆری کشت و کاڵی دەبی دەبێنی کارگەت نییە پێشتر کارگە هەبووە کارگەی خۆراکی هەبووە بۆ نمونە من جارێکیان بابەتێکم بخوێنتەوە یاخود راپۆرتێکم خوێنتەوە کە چەوەنەری شەکر لە سلێمانی یاخود سلێمانی بە پیتری شوێندا دەندرێت بۆ چاندنی چەوەنەری شەکر لە هەمووی عێراقدا بەڵام هەروەها معمەلێکیش هەبووە لە سلێمانی بۆ دروستکردن یاخود بەرهەمهێنانی شەکری چەوەنەر بەڵام لە ڕاستیە دەبینی چەوەنەری شەکر هاوردە ئەکرێت لە سووریاوە لە ئێرانەوە لە تورکیاوە و لە بازاڕەکانیشە فرۆشرێتە بۆیە ئەمە حاڵەتێکی نادروستە من لەلایەن خۆمەوە بیرۆکەیەک دەخەمە ڕوو سەبارەت بەوەی کە نەخشەی ئابووری لە سلێمانی توانا و وزەیەکی هەڵسێنەرانە لە خۆ دەگرێت ئەگەر پێداویستیەکانی و داواکاریەکانی بۆ دابین بکرێت کە پێویستە هەبن لێرە دەینە سەر هۆکاریکردنەوەی ئەم ناوەندە نێودەوڵەتیە لە سلێمانی کە سلێمانی هەڵبژێدرا بۆکردنەوە ئەو ناوەندە بۆیە تۆ کاتێک چالاکیەکی بەرفراوانی وەبەرهێنانت دەبێت لە خاکێکی بەپیتدا بۆ لە خۆگرتنی ئەو پرۆژانەی وەبەرهێنان و هەروەها کاتێک کۆمەڵە پیشەسازیە کە دەبێت لە چەند بوارێکی دیاری کراودا و کەرەستەی خاوت هەیە پێداویستیەکانت لە بەردەستدایە بۆ بەرهەمێنانی ئەو پیشەسازیە ئەوە وا دەکات کە پارێزگای سلێمانی کاتێک کەدەی کە بە شێوەیەکی گشتگیر لی دەڕوانی وەکو نەخشەیەکی ئابووری وهروە وەکو مێژوویەکی ئابووری دەبینیت لەبارە بۆ ئەوەی کە هەموو چالاکیەکی وەبەرهێنان لە خۆ بگرێت ناڵم لە هەموو بارەکاندا بەڵکو لە زۆربەی جوارە لە زۆربەی بۆرە گرنگەکاندا بۆیە ئێمە لە ئێستادا باز لەوە دەکەین کە ئەم ناوەندە نێودەوڵەتیە کە تۆ بانقت هەیە بانقی حکومی و هەروە بانکی ئەهلیت هەیە و هەروەها بازاڕێکیشت هەیە بۆ پەڕاوی دارایی ئەمە هەلەیەکی گەورە دەڕەخسێنێت بۆ چالاکردن و کاراکردنی وەبەرهێنان لە شاری سلێمانی هەروەها بۆ نمونە تۆ لە خۆ
چەند شوێنەکەتە هەیە بۆ لە خۆگرتنی کار و بازرگار واتە لە خۆگرەکانی کار و بازرگانی واتە چی واتە هەڵبژاردننی یاخود دەستنیشانکردنی چەند پرۆژەیەکی پێشەنگی کار و بازرگانی کە بە شێوەیەکی چالاک و کارە بەڕێوە دەبرێن ئەمانە کۆمەڵە خاڵێکن بۆ ئەوەی کە من چەند شتێکت بۆ باز بکەم بۆ ئەوەی کە تێکەڵ و پێڵیەک دروست نەبێت چونکە ئەو پرسیاری کە کرد پرسیارێکی گرنگن ئێمە نەک بیرۆکێک بەڵکو پرۆژەیەکی ئامادەکراومان هەیە و دەمانەوێت هەر ئەوەندەی دەستمان کرد بە کارەکان جێبەجێی دەکەین بۆ نمونە تێبینیمان کرد کە ڕێژەی بێکاری لە سلێمانی زۆرە بەرزترین ڕێژەی بێکاری لە نێو گەنجاندا شتی هەرە سەیریش ئەوەیە کە زۆرترین ڕێژەی بێکاری لە نێو گەنجاندا لە نێو ئەو کەسانەدایە کە خوێندنیان تاو کردو بۆیە دەمانەوێت بیر بکەینەوە کە چۆن دەتوانین هەلی کار بڕەخسێنین بۆ ئەوەی کە ئەوانەی کە خوێندنیان تاو کردووە و بۆ ئەوەی کە بتوانین ئەو زە لە کارکەوتوانە بخەینەوە گەڕە بۆیە پرۆژەکەی ئێمە تەرکیز دەخاتە سەر پرۆژە بچکۆلەکان بۆ ئەوەی کە گەنجان بهێنین بیان خینە ناو پەیمانگایەکەوان بۆ پەرەپێدان و ڕاهێنان و ئامادەکردن بۆ ئەوەی کە بەشداری بکەن لە کۆمەڵە خولێکی ماوە کورتی ناوازە و جیاواز و پێشکەوتوو بۆ ئەوەی کە ڕایان بهێنین بۆ ئیدارەدان و بەڕێوەبردننی پرۆژە بچکۆلەکان بۆ لە هەمان کاتیشدا بۆ ئەوەی کە بزانن چۆن دەزانن یا دەتوانن پرۆژە بچکۆلەکان هەڵبژێرن و بەڕێوەی ببن ئەمە خاڵێکە خاڵێکی ترمان هەیە لەگەڵ جایم زانکۆی سلێمانی و هەروەها لەگەڵ یاخۆ لەگەڵ چەند زانکۆیەکی تریشە هەماهەنگیمان کردووە هەروەها توێژینەوەیەکیشمان کردووە وەکو ڕووپێویەک ئەنجاممان داوە دەمانەوێت بزانین ساڵانە ئەو گۆڕاوانە چین کە لە نێو خوێندکارەکاندا دێنە ئاراوە بۆ نمونە دەبینید ئەم ساڵ لە 60 خواستەکان لەسەر کاڵایەکی دیاری کراوە بەڵام ساڵی دواتر دەبینید ئەو ڕێژەکە دەبێت بە لە 1970 واتە خواستەکە لەسەر ئەو کاڵایە زیاتر دەبێت یان ئەو خزمەت گوزاریە لێرەوە ئێمە کۆمەڵە پرۆژەیەکی بچوو کە هەڵدەبژێرین کە دەگونجێت لەگەڵ ئەو گۆڕاوانە پرۆژەیەکی بچکۆلە بەرهەمەکانی بەرز دکتۆر سعد عوزە للمقاطعة باشە ئەمە ئەو پرسم ببوورە ینی قسەکانیش پێ بڕم چکە قسەکانە زۆر گرنگە بۆیە نامێ ینی پرسیار زۆر بکەم بابەتی ئەم پرسیارم لەسەر نازەمەگە دەنگی منەکاتە دکتۆر چکە دکتۆر بەردەوامە لە قسەکردن هاوکارم کاگە من بشکم تاوا دەنگمانەگات دکتۆر ینی باست لەوە کرد بۆ نمونە ئەم ناوەندە ئەو تا گرنگجیەکانی بەم شێوەیە خیتە ڕوو و ناوەندێکە بۆ ڕاکێشانی سەرمایەداران لە دەرەوەی هەرێمی کوردستان و لە دەرەوەی عێراق بۆ نێو ئەم ناوەندە گرنگە دارایی و بازرگانیە ئێوە دەتانەوێت ئەوە تا بۆ نمونە ڕێژەی بێکاری چکە ئاماژەت پێدا لە نێو گەنجان بە تایبەتی لە سلێمانی زۆر بۆ دەتانەوێت کەمی بکەنەوە و دەتانەوێت بیان خەنەخولی ڕاهێنانەوە و دەتانەوێت پرۆژەی بچووکیان بۆ بکەنەوە تاوان ئەمانە هەمووی لە ڕێگەی سەرمایەوە دەبێت ئەم ناوەندە بازرگانیە سەرمایەکەی لەکوێ دەیێنێت ئەگەر یەشێک لە خاڵەکان کردنەوەی لقی بانکەکانی عێراقی بێت لە نێو ناوەندەکەدا ئەمە هۆکارێکی گرنگە ئەی سەرمایی دیکە لەکوێوە دەهێنن بۆ ئەوەی کە ئێوە بتوانن ئەم پرۆژانەی کە لە مێشکتان و لە بەرنامەتانەیە جێبەجێ بکەن بەڕاستی بە کورتی وەڵامی و پرسیارت بدەمەوە پرۆژەی بچووک پێویستی بە قەرزە واتە پارەدارکردنی تێچووەکانی پرۆژەکە ئەمە لێرەیە کێشەیەکی گەورەیە ئەم بە پرۆژەی کە من بۆت باس دەکەم بۆ نمونە کاتێک گەنجێک دێت بۆلات کە بێکارە کاتێک دەیەوێت قەرز بکات لە بانکەکە داوای چی لێ دەکات داوای زەمانەتی لێکە زەمانەتەکانیش قورس و گەورن بۆ نمونە پێی دەڵێن دەبێت تۆ مڵکێکی بەناوە بێت و دوو فەرمانبەری حکومیشی هەبێت ئەو نیەتی کەواتە چۆن ئەو گەنجە بتوانێت دەست بکات بە جێبەجێکردنی پرۆژەیەکی بچووک
ناتوانێت لەبەر ئەوە ئەمە کێشەیەکە ئێمە ئەم بابەتەمان خستۆتە بەردەم جەنابی بانکی پارێزگاری بانکی ناوەندی لە زیاد لە چەندی دارێکماندا کە سەردانی بەغامان کردو لەگەڵی دانیشتین جەنابی پارێزگاری بانکی ناوەندی پرۆژەیەکی نوێی هەیە کە پێی دەوترێت بانکی ڕیادە بۆ گەنجان بانکی ڕیادە یاخود پێشەنگی بە زمانی کوردی کار دەکات بۆ پارەدارکردنی پرۆژە بچکۆلەکان و مامناوەندەکان کە گەنجان بەڕێوەی دەبن بە ئاسانکاری بانکی زۆر گەورە ئەم خاڵە هیوادارین خاڵێک بێت یاخود ئاراستەیەک بێت بۆ ئاسانکردنی چالاکردن و کاراکردنی پرۆژە بچکۆلەکانە بەڵام سەبارەت بەڵام ئەو چوارچێەوە تەقلیدانی کە باست کرد نەخێر و قورسیەکەیە دژواریە سەختیەکەیە بۆ پشتیوانیکردن لەو کارانە بۆی ئەمە یەکێکە لەو بڕگە زۆر گرنگانەی کە کاری لەسەر دەکەین و هەروەها ئەنجومەنی وەزیرانیش لەلایەن خۆیەوە ئاراستەیەکیان هەیە بۆ پارەدارکردنی پرۆژە پیشەسازیەکان و کشت و کاڵیەکان بە ئاسانکاریەوە واتە هەندێک جار بەبێ سوود هەندێک جاریش هەماهەنگی ئەنجام دەدرێت لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بۆ ئەوەی کە کۆمەکی هەندێک لە پرۆژە بچکۆلەکان بکەن کە بۆم باسکردی بۆیە ئەمانە کۆمەڵە خاڵێکن یاخۆت بڕگەیەکەن کە دەچنە خزمەتی ئەم ئاراستەیەوە کە باسمان کرد کاتێک ئێمە قەرز یاخۆت پارە دەدەین بە پرۆژە بچکۆلەکان و بە ئاسانکاریەکی زۆرەوە ئەو کات پرۆژە بچکۆلەکان دەکەونە کار ئیش دەکەن و فراوانتر دەبن دوای ئەوەش پرۆژە بچکۆلەکان پشت دەبەستن بە خۆیان بۆ بەرهەمێنان واتە هەر ئەو نەکەوت نەکارکردن ئیتر پشت نابەستن بە تەمویل یا پارەدارکردنی دەرەکی بەڵکو خۆیان پشت بە خۆیان دەبەستن و داهاتی خۆیان دەبێت و بەرهامیان فراوانتر دەکەن و پرۆژەیەکی بچکۆلە لە ساڵی یەکەمدا با بڵێن 50 پرۆژەی بچکۆلت هەیە لە ساڵی دووەمدا لەوانێت 100 پرۆژەتە بێت ساڵی دواتر ڕەنگە زیاتر بێت بۆیە ئەمە هەمووی دەبێتە هۆی ڕخساندنی هەلی کاری زیاتر و دەبێتە هۆی کەمکردنەوەی ڕێژە و ئاستی بێکاری ئەمە لەلایەکەوە لەلایەکی ترەوە دەبێتەوە هۆی فراوانبوونی بنکەی بەرهەمهێنان و دەبێتە هۆی زیادبوونی تێکڕای گەشەسەندنی ئابووری و دەبێتە هۆی پشتیوانیکردن و پاڵپێشیکردن لە گەشەی ئابووری بۆیە ئەمە پرۆژەیەکە دەبێت دیدێکی استراتیژی دوورمەودامان بۆی هەبێت چونکە ئەگەر بە شێوەیەکی ینی بە تەسکی تەماشای بکەین ئەوە نەخێر بۆیە ئەمە ئاراستەکەیە بۆیە لە چوارچەوەی پێکاتەکانی ئەم ناوەندە نێودەوڵەتیە ئەو ڕێکخراوە و دامەزراوان و یاخود ئەو بانکانەشت دەبێت کە بەشداری دەکەن و هەروە بانکە حکومیەکانیشە بانکە حکومیەکان توانای دارایی گەورەیان هەیە و بەبێ سوود قەرز دەدەن ئەمەش دەبێتە هۆی ئاسانکردنی کار و کاری ئەو پرۆژانە زۆر باش دکتۆر سعد ینی ئەمە یەک پرسیاری کە بکەم چکە زۆر ئاماژەت بۆ داکە ینی گرنگە ینی بۆ پارەدارکردنی پرۆژە بچووکەکان و تەنانەت پرۆژە گەورەکانیش وە ئاماژەت بۆ داکە بانکەکان بۆ هەندێک لە پرۆژە ینی گرنگە بازرگانیەکان یاخود ئەوانەی کە لە بواری تا ڕادەیە کشتتوکاڵیدان بەبێ سوود ینی قەرز دەدەن تامان خەڵک پرسیار زۆرەکات و هەر لە کاتی کردنەوەی ئەم ناوەندە گرنگەش لە شاری سلێمانی کە ناوەندێکی نێودەوڵەتیە ینی پرسیارەکان ئەوە بوو ئاخۆ لقی بانکەکانی ڕەشید ڕافیدەین TBI دەکرێتەوە لە نێو ئەم ینی ناوەندە بازرگانی و داراییەدا یاخود نەخێر من لە سەرەتاوە کاتێک کە باسم لە هۆکار و پاساوەکانی دامەزراندنی ئەم ناوەندە کرد و کاتێک کە ناوەندەکەش دامەزرا بە هەنگاوێک دەستمان بە کارەکەمان کرد بۆی کە خاڵەت بۆ ڕوونکەمەوە ئێمە بۆ ئەوەی کە بە شێوەیەکی ژیرانە و گوێرەی پرۆگرامێکی دیاریکرا و کار بکەین بۆی کە دوور لە کاری هەمەڕێکی دوور بکەوینەوە ئێمە سیستەمێکی ناوخۆیمان بۆ ناوەندەکە داڕشت کە دید و پەیام و ئامانج و پلانێکی استراتیژی و پلانێکی قۆناغ ئاسایی لە خۆ دەگرێت
لەگەڵ پرۆگرامێکدا بۆ جێبەجێکردن پرۆگرامی جێبەجێکردن باز لە چی دەکات باز لە پێداویستیە گرنگەکانی جێبەجێکردنی پلانەکە دەکات لەگەڵ خشتەی کات یاخود چوارچێوەی زەمەنی و هەروەها پەیکەربەندیەکی ڕێخستنی گریماناویماندا ڕشت بۆ ئەو لایەنانەی کە دێن ئەو ناوەندە بەڕێوە دەبن لە نێویشیاندا بانکە حکوومیەکان بە دڵنیاییەوە هەنگاوی دووەمی جێبەجێکردن بریتی بوو لە کارکردن لەسەر هەموو ئاستە جیاوازەکان پێش هەموو شتێک ئێمە چیمان کرد ئاهەنگێکی بچکۆلەمان ساز کرد بۆ پێناساندنی دامەزراوەکەمان وە ڕوونمان کردەوە کە ناوەند و ڕەهەندەکان کە ناوڕۆک و ڕەهەندەکانی ناوەندەکە چین بۆ ئەوەی کە دیدێکی درێژمەودامانم نەک کورتمەودا چونکە ئەگەر دیدێکی کورتمەودات هەبێت ئەوە دیدەکەت بەڕوونی ناخەیتە ڕوو بۆ گرنگی ناوەندەکە بۆیە دەستمان کرد بە کارکردن و جموجۆڵ و سەردانی زۆربەی بانکەکانمان کرد بە حکوومیەکان و بەهلەکانیشەوە ئەمە لەلایەکەوە نەک تەنیا بانکەکانە بۆم باس کردی ئێمە باسمان لە دامەزراوە دارایەکانی کرد و وەکو دەستەی پەڕاوە دارایەکانی عێراق و لەگەڵ جەنابی بەڕێوەبەری پاڕاودارایەکان بەڕێکەوتن نامێکمان ئێمزا کرد و بۆکردنەوەی لقێک و نووسنگەیەکی دەستەکە هەروەها جەنابی پارێزگاری بانکی ناوەندی و هەر جەنابی پارێزگار بانکی ناوەندی و ئاراستە و ڕێبازی کارکردنی ئەوەیە کە نووسنگەیەک بکاتەوە لە ناوەندەکە لە ئەم ناوەندە نێودەوڵەتیە مەبەست چییە؟ کاتێک کە ئێمە کارمان کرد بەدەمەوە هاتنێکە بوو بۆ کارەکانی ئێمە بۆ نمونە بانکی ڕافیدین بانکی ڕەشید هەروە TBI هەمویان وەفدی تەکنیکی هوەریان نردوو شوێنی خۆیان دەستنیشان کرد هەڵبژار لە ناوەندەکە بەڵام کەی دەستەکەن بەکار ئەمە بابەتێکە دەگەڕێتەوە بۆی خۆیان چکە ئەوانش خۆیان پێداویستی و مەزەندەکردن تایبەتی خۆیان هەیە بۆ هەندێشت واتە بە هیچ شێوێک ڕەتیان نەکردێتەوە بەڵکو بەدەم داواکاریەکەمانەوە هاتون بەڵام ئەوان بارودۆخی تایبەتی خۆیان هەیە و ئێمە لە جیاتی ئەوان قسە ناکەین یان هەچ کاتی خۆیان بڕیاریاندا دێن و بەخێر بێن شوێنەکەیان بۆیە گیراوە لەبەر ئەوە بابەتەکە بەم شێوەیە بۆیە کاتێک ئەم بانکانە کە دەست دەکەن بەکار ئەوە بە دڵنیاییەوە ڕۆڵێکی گەورەیان دەبێت لە پارەدارکردن و وەبەرهێنان و قەرزدان لە هەموو بوارەکاندا نەک تەنیا بانکەکانە چونکە ئێمە کارەکەین بۆ ئەوەی کە لەگەڵ ڕێکخراوانە دەوڵەتیەکانیشدا کار بکەین کە پەیوەندیدارن بە بابەتی پارەدارکردن و هەروەها وەبەرهێنان بەڵام جارێ ئەنجامیەک ئەو ئەنجامە بەدەست نهێنەوە کە هەوڵی بۆ دەدەین بەڵام کار لەسەر ئاڕاستیە دەکەین پێش بەخۆ هەم ئەوانە بەدیهێنیم چون کار وەکو بۆم باس کردی ئێمە بە شێوەیەکی مەنهەجیانە کار دەکەین هەموو شتێک لە کاتی و خۆیدا پێداویستەکانی بۆ ئامادە دەکەین و ئیتر خی گەورەش خۆی سەرکەوتومان کا لە بەدەمەوە هاتن و بەدەمەوە چوونی هەموو لایەنەکان بۆ هیوان سەرکەوتو بن نەتەمەنا لەکم تەوفیقەوە نەجاح دکتۆر سعد بەڵێ دکتۆر ئەمە ینی خاڵێکی دیکە باس بکەین ینی زۆرێک لە بازرگانان لە هەرێمی کوردستان بە دیاریکراویش لە سلێمانی کاتێ دەیانەوێت مامەڵەیەکی بازرگانی گەورە لەگەڵ وڵاتانی هەرێمایەتی لەگەڵ وڵاتانی جیان بکەن ینی پێویستیان بە بابەتی دۆلار دەبێەوە پارەدارکردنیان لەلایەن بانکە ناوەندیەکانەوە بەڵام خۆتە زانی و تا جەناب داماژی پێدەی ئەی تا سەرلقی ئەم بانکانە نییە لە هەرێمی کوردستان و بە دیاریکراویش لە سلێمانی کردنەوەی ئەم ناوەندە لە سلێمانی لە داهاتوودا ئەبێتە هۆکارێک بۆ دامەزراندنی سەکۆیەکی ئەلکترۆنی و کۆی لە ڕابردوو لە بانقی داوەندی عێراق بوو کە پارەدارکردنی بازرگانانیە کرد بۆ دراوی دۆلار بە دیاریکراوی ئەمە هەیە لە بەرنامەتانە؟ والله بالنسبة للتجارة يعني أنا ذكرت لك سەبارەت بە بازرگانی هەروەکو بۆم باس کردی ئێمە وەکو ناوەندێکی نێودەوڵەتی دامەزراوەکان یاخود لقی دامەزراوەکان لە خۆت دەگرێنە هەر یەکێک لەو دامەزراوانە ئاراستەیەکی دیاریکراوی تایبەتیان هەیە بۆ کارەکانیان ئێمە ئەو نەمان لەسەر ژینگەکەیان بۆ بڕەخسێنین و هانیان دەدەین و بۆ بەهێزکردنی هاریکاری لە نێوان دامەزراوەکاندا بۆ ئەوەی ئامانجەکەمان بەدی بهێن خۆشت دەزانی کۆمەڵێک ڕێنمایی ناوەندی هەن لە بانکی ناوەندیەوە کە تایبەتن بە سەکۆی ئەلکترۆنی یاخود
بۆ ئەوەی کە پێ دەوتێ مامەڵەکردن بە دۆلار و لە ڕاستیدا ئەوە شتێکە ئێمە دەستێوەردانی تێدا ناکەین هەرگیز ئەو هەرگیز چونکە خۆتان دەزانن ڕێنمایی و بڕیاری تایبەتی هەن کە لە بانکی ناوەندیەوە دەرچوون و بانکەکانیش و لەگەڵ کۆمپانیاکانی درا و پابندن بەوەی کە ئەو ڕێنمانە جێبەجێ بکەن ئێمە لەلایەن خۆمانەوە ژینگەیان بۆ دەڕەخسێنین بۆ ئەوەی کە هاوکاریان بکەین و بتوانن ئامانجی خۆیان بەدی بهێنن بە دڵنیاییشەوە ینی هەر لەو ڕۆ دەمەوێت شتێکت بۆ باز بکەم ئەوەی کە لە بەغا هەیە کاتێک ئەو ناوەندەی ئەوەی کە لە بەغا هەیە لەم ناوەندەش دەبێت بە هەموو وردەکاریەکانەوە جەنابی پارێزگاری بانکی ناوەندیش زۆر بەپەرۆشە بۆ پشتیوانیکردن لەم ناوەندە و پاڵپشتیکردنی و هەروەها دابینکردنی هەموو پێداویستیەکانی بۆ چالاکردنی کاری بازرگانی بەڵام لە چوارچێوەی ڕێنمایەکانی بانکی ناوەندیدا کە پشتیان پێدەبەسێت و کاریان پێدەکرێت. زۆر باشە دکتۆر ئەمە یە خاڵیکە ینی وەکو پرسیارێک کە ئەمەش گرنگە تاوان ئەم ناوەندە ناوەندێکی بازرگانی دارایی نێودەوڵەتیە تاوان لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق لە ڕووی چاودێری و لە ڕووی بەستنەوەی ڕاستەوخۆ ئێوە بە حکوومەتی ناوەندەوە بەسراونەتەوە یاخۆت حکوومەتی هەرێمی کوردستانیش وە کێ چاودێری کارەکانتان نەگا بەڕاستی دکتۆر سعد؟ لا احنا حقيقة بالنسبة للرقابة سەبارەت بە چاودێری بالنسبة للرقابة كل مؤسسة أو كل هەموو دامەزراوەیەک یا خوڵقی هەر دامەزراوەیەک مەرجعەتێکی خۆی هەیە بانکەکان مەرجعەتەکان بریتە لە بانکی ناوەندی بۆ نمونە دامەزراوە داوەرەیەکان مەرجعەتەکان وەزارەتی داراییە کۆمپانیای دڵنیایی و ئەوانی تر هەروەها کۆمەڵە دامەزراوەیەکیش هەیە بۆ هەماهەنگیکردن و بازرگانی و پیشەسازی کە مەرجعەتەکان دەگەڕێتەوە بە وەزارەتی پیشەسازی ئێمە لە ناوەندەکەمان چەند نووسنگەیەکمان هەیە نووسنگەی ژیری دەستکردمان هەیە نووسنگەی توێژینەوەی ئاماری و هەروەها نووسنگەمانەیە بۆ باشترکردنی پیشەسازی کە پێش بخوا بە شێوەیەکی تاوا دەست دەکا بە کارەکانی و شوێنەکەی هەوی هەموو وردەکاریەکانیشی دابین کراوە و هەروەها لەسەر ئاستی گەشت و کاڵی شەکەر قسە بکەین بە هەمان شێوە هەروە لەسەر کەرتی لەسەر ئاستی گەشت و گوزاریش مەبەستەکەمان چییە ئێمە هەموو لایەنێک مەرجعیەتێکی خۆی هەیە و ئەو مەرجعیەتە بەرپرسە لە چاودێریکردنی بۆیە ئێمە ڕێگە بەش لایەنێکتر نایکە چاودێری بکە بۆ نمونە نووسنگەکانی ئاڵوگۆڕی دراو ئێمە ڕێگە نادەین نووسنگێکی ئاڵوگۆڕی دراو بێت شوێنێک لای ئێمە بگرێت و کاری بکەیت و بەبێ ئەوەی کە مۆڵەتێ بێت دەبێ مۆڵەتێ بێت کە مۆڵەت شێ بێت دەبێت کۆمپانیا بێت بە گوێرەی ڕێنمایەکانی بانکی ناوەندیش دەبێت نووسنگەکانی هەڵگۆڕدراو ئاوێتە و تێکەڵی یەکتر ببن ئەوەش بە گوێرەی چوارچێوەی کار و ڕێنمایی دیاریکراو و بانکی ناوەندیش کەشفی خۆی هەیە دەرخستەی خۆی هەیە بۆ نمونە کۆمپانیایەکی ئاڵوگۆڕدراوتەیە کە دەیەوێت بۆ نمونە بێ بۆ لای ئێمە بانکی ناوەندی پشکنینێک دەکات بۆ شوێنەکە واروەها لە مۆڵەتەکەی بۆی کە دڵنیا بێ مۆڵەتی هەیە یانە بۆی کە بتوانێت دەستکا بە کارەکانی بانکەکانیش بەمان شێوە هەر بانکێک کە لقی خۆی لای ئێمە دەکاتە بێت ڕەزامەندی بانکی ناوەندی وەربگرێت بۆیە پارێزگاری ناوەندی کارەکانی ئێمەی زۆر ئاسان کردووە بە تایبەتی بۆ پشکنین و بەدەستێنانی ڕەزامەندەکان بۆی کارەکە بە خێرایی ئەنجام بدرێت بەڵام لە چوارچێوەی ئەو ڕێنمایانەی کە دەرچوون و بڕیانێن لەبارەوە درراوە بۆیە ئێمە لایەنێکی حکومی نین ئێمە هاوشێوەی هەروەکو بۆم باسکردی ئەو ناوەندە داراییە نێودەوڵەتی گەورانەی ترکە لە وڵاتە عەرەبیەکان و وڵاتەکانی ناوچەکەتە هەن ناوەندەکانی دارایی سەر بە دەوڵەت نین بەڵکو چین ئەو ناوەندانە کۆمەڵە پێکاتەیەکی جیاواز لە خۆ دەگرن هەر پێکاتەوە مەرجعەتی دیاریکرا و تایبەتی خۆی هەیە بەڵام ڕۆڵی ئێمە بریتە لە دەستەیەکی سەرپەرشتیاری گەورە کە کەسانی خاوەن ئەزمون و شارەزای گەورە لە خۆ دەگرەوە کە دکتۆر مەزەر ساڵح کە ڕاوێژکاری جەنابی سەرۆکوەزیرانە بۆ کاروباری ئابووری و دارایی هەروەها دکتۆر ضیا ئەجومەیلی کە ڕاگری کۆلێجی ئەندازیاریە لە زانکۆی لیڤەرپوڵ و
کە ڕاوێژکاری جەنابی سەرۆک وەزیرانە بۆ کاروباری گۆڕاوە دیجیتاڵیەکان لەگەڵ خەڵکانی تری ئەکادمی کە لە دەستەی سەرپەرشتیاریدان ئەمە پێکەوە کار دەکەین بۆ ئەوەی کە بزانین چۆن دەتوانین کەش و هەوایەکی لەبار و کارلێکەر بڕەخسێنیتە بۆ ئەوەی بە شێوەیەکی بە کۆمەڵ کار بکات وە لە هەمان کاتیشا چاودێری بۆیە شوێنەکە لە شێ چاودێریدایە بۆ نمونە بانکەکان لە شێ چاودێری بانکی ناوەندیدان کۆمپانیای دڵنیایی لەژێر چاودێری وەزارەتی داراییدا ئەتر باو شێوەیە هەموو لایەنێک هەماهەنگی پیشەسازی لەژێر چاودێری وەزارەتی پیشەسازیدا دەبێت کەواتە ئێمە چوارچێوە گشتەکەمانەیە بەڵام ئەو چاودێریشکەمانە بەڵامەوەی کە پەیوەندی بە بە چاودێری هوەری پسپۆڕی تایبەتمەندەوە پشت دەبەستێت بە بڕیار و ڕێنمای تایبەتیەکان کە دەرچوون لە مەرجعیەتی ئەو لایەنانە خۆیانەوە. زۆر سوپاس بۆ پرۆفیسۆر دکتۆر سعد عەبدولقەهار شێخ بەڕێوەبەری گشتی ناوەندی نێودەوڵەتی درا و بازرگانی لە سلەیمانی کە بە سوپاسەوە لە بەرنامەی پانۆراما ئەم شەو میوانمان بووی. زۆر سوپاس دکتۆر. بینەرانی بەڕێز ئەڵخێم شەوی پانۆراماتان پێشکەشکرا خواتان لەگەڵ.